ئەمڕۆ لا زانکۆی سلێمانی کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی سکوڵێکی 4 ڕۆژە بەڕێوە دەچێت بێگومان ئەم سکۆڵا لە ژێڕانیشانی سکوڵی زانستی فیزیای پزیشکی کە بە هەمانگی لە نێوان دوو زانکۆیان ڕێکخراوە زانکۆی سلێمانی لەگەڵ زانکۆی چەرمە و بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە کەسانی پسپۆڕ و شارەزا و پرۆفیسۆری وڵاتانی ناوخۆ با بڵێن بیانی بانگشتی ئەم سکۆڵا زانستیان کە تێدا تاوتوێکی زۆر گرنگ ئەکرێت لە بواری زانستی فیزیای پزیشکیدا لە هەمان کاتە خوێندکارانی قۆناغی 4 لە بوارەکانی فیزیا و کیمیا و جیۆلۆجی و کۆلێژی زانستی زانکۆی سلێمانی و زانکۆی چەرمە و لە هەمان کاتە خوێندکارانی با بڵێن کۆلێژی دەرمانسازی بەشی دەرمانسازی و کۆلێژی پزیشکی گشتی تێدا لەم سکۆڵە گشتیە بەشدارن کە تەواوی بابەتەکانیش تەرخان کراوە بە زانستی فیزیای پزیشکی و ئەو بابەتانی کە لە بواری تاقیگا یاخود ئامادەکردنی تەواوی دەرمانە تیشکەکان کە لە نەخۆشی شێرپەنجەیە بەکاردەهێنرێت ڕێنوێنی زیاتر ئەدرێتە خوێندکاران و ئەو ئامادەبووانە لە هەمان کاتە ئەمە لینکێکی زۆر باش ئەبێت لە نێوان هەردوو زانکۆی سلێمانی و زانکۆی چەرمۆدا و ئاشناکردنی خوێندکارانیشە بە تەواوی دەرمان و ئەو ئامێر و تەکنەلۆژیا نوێیانی کە لە وڵاتانی دەرەوە بەکار هاتووە بۆی چیتر ئێمەش بتوانین لە وڵاتی ناوخۆی خۆمانە تەواوی دەرمان و تەکنیکە تازەکان لە بواری پزیشکی و فیزیای پزیشکیدا بتوانین بە هەمانگی لەگەڵ وڵاتانی دەرەوەیە ئەو لینکە زیاتر دروست بێت و خوێندکارانی بواری دەرمانسازی و کۆلێژی فیزیای پزیشکیش سوودمەند بن لەم نێوەندەیە و تەواوی سکۆڵی ئەم زانستەش زانستی فیزیای پزیشکی کە لە زانکۆی سلێمانی بۆ ماوەی 4 ڕۆژ بەڕێوە دەچێت با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات سپۆنسەر کراوە و ئەم با بڵێن پرۆژەیە ڕێکخراوە جا بۆ ئەوی زانیاری تەواوەتی وەرگرین لەسەر تەواوی سکۆڵی زانستی فیزیای پزیشکی ئەچینە لای زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدار دکتۆرە خەرمان فەرج کە بەڕێزیان بەڕێوبەری پرۆژەکان کۆمەڵێک زانیاری وەرزمان لەسەر تەواوی پرۆژەکە بۆ ئەخاتەڕۆ دکتۆرەگیان ئەگەر بێتە لای من فەرموو سلااو لێبێت تۆ سپاس بۆ ئامادەبوونت بە هەر لەوە دەست پێ بکەین ئەمە بۆ دووەم جارە با بڵێن سکوڵێکی 4 ڕۆژی لە بواری زانستی فیزیای پزیشکیدا بەڕێوە دەچێت چۆن بیرتان کردەوە ئەمساڵ بە هەمانگی هەم زانکۆی سلێمانی و زانکۆی چەرمە و بە ئامادەبوونی ژمارەیەک لە کەسانی پرۆفیسۆر لە وڵاتانی دەرەوە بانگشتی ئەم سکۆڵە زانستی کراوە لە ڕاستیە ئەم بواری فیزیای پزیشکیە و بوارەکانی نیوکلەر مەدیسن لەگەڵ رادیۆتێراپی چارەسەری ژێرپەنجە بە تیشک چارەسەری ژێرپەنجە بە تیشک زۆر گرنگێکی ئەو توی لە لای ئێمە پێنەدراوە و خوێندکارانی زانکۆی سلێمانیش لەم بوارە توزە شارەزاییان نییە لەبەرەوە بیرمان کردەوە ساڵی پار بۆ زانکۆی چەرمە نەفسی شکراوە ئەم ساڵ ئێمە داوامان کرد کە لەگەڵ زانکۆی چەرمە و لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ نێخراوێکی نێودەوڵەتی ICTP ئیتالی ئەوەی بۆ ڕێخستوین هەرسێکمان بەیەکەوە سکوولێکی زانستی فیزیای پزیشکی 4 ڕۆژ بۆ خوێندکارانی فیزیا و کیمیا و بایۆلۆجی و پزیشکی و لەگەڵ سەیدەلا ئەمانە هەمویان ئەتوانن ئیسیفادە سوود لە سیمینارەکانی ئەم 4 ڕۆژە وەرگرن طبعا ئەو پسپۆرانیان ئەو سپیکەرانی کە لە سیمینارەکانە ئەڵێنەوە سیانمان لە ئیتالیاوە هاتوون یەکمان لە بەریتانیاوە هاتووە ڕۆژی دووهەم و سێهەم هەندێک پسپۆرمان هەیە بە ئۆنلاین محازەرە بۆ تەلەبە ئەڵێنەوە دوو ڕۆژی یەکەم لەسەر نیوکلەر مەدیسنە ئاشناکردنی خوێندکاران بەم بوارە تازە نییە بەسەر لای ئێمە تازە لە ڕاستیە و زۆر گرنگە ئەم بوارە پەری پێ بدرێت لای ئێمە لەبەرەوەی ئێستا دنیا زۆر بەرەو پێشەوە ڕات زۆر بواری ترمان هەیە وەکو ئەم بواری کە ئێمە باستێکین ئێستا زۆر گرنگی پیانە دراوە ئێمەش حەزمان کرد تەلەبەکانی خۆمان ئاشنا بکەین بەم بوارە دوو ڕۆژی یەکەم باسی نیوکلەر مەدیسنەکەین بە سیمینار وتنەوەی سیمینار لەلایەن ئەو پسپۆرانە و لەلایەن طبعا ئەوشمان بیرە نەچێ سنتەری ژیانەوە لە زانکۆی لە شاری سلێمانی کە سنتەرێکە بۆ چارەسەرکردنی ژێرپەنجە بە تیشک ئەوانش بەشدارێکی باشیان هەیە بە 3 سیمینار لەلایەن دکتۆرەکانی ئەوانەوە کەواتە بە هەماهەنگی لەگەڵ سنتەری ژێرپەنجەش ئەوانش دەورێکی گرنگیان هەیە کە سیمینارمان بۆ ئەڵێنەوە وەکوتم دوو ڕۆژی یەکەم لەسەر نیوکلەر مەدیسنە دوو ڕۆژی دووەم لەسەر رادیۆتێراپی طبعا نیوکلەر مەدیسن هەردووکی ئەگرێتەوە چۆن دەستنیشانکردنی نەخۆشیەکانەکەی بە تیشک ئەو هەر ئەوی تریشیان ئەگرێتەوە چۆن تیشک بەکارهێنی بۆ چارەسەر ئەم دوو نیوکلەر مەدیسن هەردوو بەشەکەی ئەگرێتەوە رادیۆتێراپی کە دوو ڕۆژی ئەخیرە باسی ئەو ئیمکانیاتانە ئەکەین کە لە شاری سلێمانی و لە کوردستان بەعام هەیە چۆن ئێستا کە تیشک لە ناوچەکەی خۆمانە بەکارهێنرێ بۆ عیلاج
دکتۆر خەرمان بە شێوازێکی گشتی کە باسی ئەم بابەتە گرنگانە ئەکرێت لە خودی توێژینەوەکان و سیمینارەکانە تا چەندە بۆ نمونە ئەمە بۆ کوردستان سوود و بایەخی ئەبێ بۆ تاقیگەکانی کوردستان لە هەمان کاتە هەم خوێندکاران و دکتۆر و پزیشکە بەڕێزەکانیش بتوانە سوودمەند بن کە سوود لە تەکنیکە نوێیەکانی وڵاتانی دەرەوە وەربگیرێت بۆی ئێمە زۆر کات ئەبینین نەخۆشی شێرپەنجە بەداخەوە ڕووی لە زیادبوونە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەو تەکنیکە تازانەوە زیاتر سوودمەند بین و نەخۆشەکانمان زیاتر سوودمەند بن بە ئامێری تەکنەلۆژی و ئامێری تەکنیکی پێشکەوتوو بتوانین سوود لە تەواوی ئامریکان وەرگرین و نەخۆشەکانیان چارەسەر بکرێت. ئەکید یەکی لە ئامانجەکان ئەوەیە کە چ خوێندکاران چ ئەوانەی حەزیان لە بوارەکەی ئاشنا بکەین بە باشترین تەکنیکەی سەبەکارێت. بۆ نمونە ئێستا دوو لە پسپۆرەکان کە لە ئیتالیاوە هاتن خۆیان لە سنتەرەکانی لە سنتەرە بەناوبانگەکانی ئیتالیا ئیشەکەن کە تیژە بەکارهێن و یان نیوکلەر مدسن. نیوکلەر مدسن زیاتر ئەوە مادە تیشکاوەڕەکانە کە بەکارهێنرێ لە لای خۆمان ئێستا ئەو بۆ چارەسەر نییە هەرچەنە ئێستا لە لای خۆمان ئەم نیوکلەر مدسنە ئەگەر هەندێک لە بینەران پێچیان بیست بێ پۆسترۆن ئەمیشن تۆمۆگرافی جیهازێک کە بەکارهێنێ بۆ دیتێکشنی سەرەتان لای خۆمان هەیە بەس لە هەندێک سنتەری زۆر کەمان با بڵێن ئەمە بەس ئەو جیهازەمان هەیە بەڵام ئیستا لە دەرەوە جیهازی زۆر گەورەتر و متەتەورتر هەیە ئەمانەوێ ئێمەش و لە وڵاتان دانەبڕێن لە لایک خوێندکاران و مامۆستانوانی حەزیان لەو بوارە هەیە ئاشنایان بکەین ئەکیدێکی لە ئامانجەکان ئەوەیە کە بە باشترین تەکنیک ئاشنا ببین لە دەرەوە چی ئەگوزارێت. خۆشوێت دکتۆرە خەرمانگیان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستەکان بۆیەوەش بەخێر بێن. سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە خەرمان فەرج بەڕێوەبەری پرۆژەکە جا ئێستا پێم خۆشە بانگشتی یەکێکتر لەو میوانانە بکەم کە لە وڵاتی دەرەوە هاتۆتە نێو کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی با بزانین ئەوان فیدباکیان چییە ئەوان ئەو بابەتانەی کە لەگەڵ زانکۆی سلێمانی و زانکۆی چەرمە تاو توێکرێت تا چەندە ئەتوانین ئێمە سوودمەند بین لە تەواوی تاقیگە و تەکنیکە نوێیەکانی وڵاتانی دەرەوە. بانگشتی زۆر بەڕێز دکتۆرە فایریزیۆس کۆپێلیتیەکەم بەڕێوەبەری تاقیگەی فیزیایی ناوکی لە نەخۆشخانەی کەنیزارۆ لە ئیتالیا لەگەڵمان بێت. فەرمۆ دکتۆرەکە. هەلو سلااوتان لەبێت تۆم کاتتان باش بە هەر لەوە دەست پێ بکەین بەڕێزیان بۆ دووەم جارە و دووەم سکوڵی زانستی فیزیای پزیشکی بەڕێوە دەچێت. باسی تاقیگە و تەکنیکە نوێیەکانی وڵاتانی دەرەوە بە تایبەتی کە لە ئیتالیاوە هاتوون سەرانی هەرێمی کوردستانی کردو لە زانکۆی سلێمانیش بەشدارن تا چەندە لینکێک دروست ئەکەن لەگەڵ با بڵێن نەخۆشخانەکانی ئێرە بۆی سوود وەرگرین لە تاقیگە و پێشکەوتنە تازەکانی وڵاتانی دەرەوە. So what are the techniques that are used in the Europe and all the developed countries, and how are you planning to link those techniques to the hospitals here in order for us to get benefit from them? Well, at the moment we are putting the first base for creating some network between some countries where we already use some new technologies in your country where these technologies are not so well developed. The idea is to start to create the first step of a future collaboration from other countries like Italy, where I come from, or UK, other speakers from Europe, and start a link, start a net in order to improve the quality of healthcare system in here in Kurdistan. لئێستا بناغەیەکمان داناوە بۆ ئەوەی کە ئێمە ئەو لینکە دروست بکەین ئەو پەیوەندیە دروست بکەین لە بینی وڵاتە پێشکەوتوەکان کە تیا تەکنیکی زۆر پێشکەوتوی بەکارێت لەگەڵ نەخۆشخانەکانی ئێرەیە ئەمە یەکەم هەنگاوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو پەیوەندیە بەهێز بکەین و ئێمە هەنگاومان بەرەو هەنگاوی زیاتر ئەنین تاوەکو بتوانین بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەو پەیوەندیە دروست بکەین لە بینی نەخۆشخانەکانی ئێرە و نەخۆشخانەکانی وڵاتەکانی پێشکەوت باشە کەواتە ئەمە لایەنێکی ئەرێنی زۆر باش بوو لە بواری زانستی فیزیای پزیشکیە. پرسیارێکی تر ئاڕاستەیەکەم توانا و پێگەی خوێندکاران و پزیشکان کە لە مەجای فیزیای پزیشکیە خو لە بواری فیزیای پزیشکیە ئەخوێنن لە کۆلێژی زانستیش لە زانکۆی سلێمانی کە ئەم سکۆڵە ڕێکخراوە تا چەندە توانا و با بڵێن کاریزمای ئەوان بەرز ئەنرخێنە لەو بوارە کە بتوانێت ئەمانش بچنە وڵاتانی دەرەوەی خودت خوێندکارانی وڵاتانی دەرەوە بێنە ئێرە و زیاتر ڕاهێنانەکان لە یەکترەوە فێر ببن.
So, do you think the ability of our students and researchers here are capable? Like, are they capable to get involved in such like improved techniques here in Kurdistan? And also, do you think that the collaboration between the students and researchers in these two countries will appreciate the process much better? I think so. I mean, I was really surprised and appreciated a lot the participation. There's a lot of people here and from different backgrounds, and a lot of people are interested in this field. It's a brand new field, and you know that cancer is a disease which is widespread and very bad disease, and a lot of people here or any age, students but also graduated people, are interested in finding a way to overcome, to fight against this disease, and the participation is really huge, and interest of people here is really huge, and the quality of intervention, the quality of people, both speakers but also people in the audience, tell me there is a very high quality level of knowledge of the scientific topic we are talking about. So I'm quite confident that in the next future, also here in Kurdistan, we will have the possibility to develop such a techniques. بله ئاستی خوێندکارەکانمان و هەروەها ریسەرچەرەکانمان لە ئاستێکی زۆر باشایە ئەم کە هاتوتە ئێرە باستی با بڵێن سەرسام بووە بە ئاستی خوێندکارەکانمان و هەروەها ئەو حەز و ئارەزوی ئەوان لەم بوارەدا بۆیە پێی وایە ئەمە ئەبێ بەرز بن خوێنرێ و ئەبێ ئیشی زیاتری لەسەر بکرێ تاکو لەبەر ئەوەی ئەو با بڵێن توانایەکی زۆر باش ئەوینی لێرەدا تاوەکو ئەم کارە گەشە بسەنێت. Thank you very much زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ میوانەکانم لەم بەشەی پرۆگرام دووە میوانیشم دکتۆر فارزیۆس کۆپێڵتی بەڕێوەبەری تاقیگەی فیزیای ناوکی لە نەخۆشخانەی کەنیزارۆ لە ئیتالیا کۆمەڵی ڕوونکردنەوەی زۆر باشیانە لەسەر تەواوی ئەو بابەت و سیمینار و توێژینەوەی کە لە سکوڵی زانستی فیزیای پزیشکی کە ئەمڕۆ لە کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە بۆ ماوەی 4 ڕۆژیش بەردەوامە بێت تاوی سیمینار و توێژینەوەکان لە نێوان خوێندکاران و مامۆستایان لە نێوان هەردوو زانکۆی سلێمانی و زانکۆی چەرمە و پرۆفیسۆری وڵاتانی دەرەوە ناخۆدا زیاتر تاوتوێک